سڵاتان لێبێت و بەیانیتان باش، بەیانێکی پڕ لە وزە، بەیانێکی پڕ لە شادی و پڕ لە تەندروستیتان بۆ ئەخوازم. بەو هیوایم کە ئەمڕۆ ئەوانی کە بینەری بەیانی 24 ئەبن بتوانن سوودێکی تاوا لە پرۆگرامی ئەمڕۆمان وەربگرن. ئەمڕۆ کۆمەڵی بابەتمان بۆتان ئامادە کردووە. یەکێک لەو بابەتانی کە زۆر گرنگە بۆ هەر خێزانێک کە منداڵی هەیە لە قوتابخانە لەگەڵمان بن بۆی بزانین پاک و خاوێنی قوتابخانەکان چۆن پاک ڕادەگیرێت و چۆن گرنگی پێ ئەدرێت، چ لایەنێک هەڵدەسێت بە گرنگیدان بە ئاوی خواردنەوەیان، بە خواردنیان، بە پاک و خاوێن ڕاگررتنی قوتابخانەکان. لە لایەکی دیکەشەوە هەر سەبارەت بە جۆری ژینگە کە ئێمە تێدا دەژین چەندە گرنگە لە ڕووی پاک و خاوێنی و هەروەها پاکبوونی ژینگەکە. ئەمڕۆ سەبارەت بە پلانێک قساکەین کە پلانی وەزارەتی کشت و کاڵە بەتەمایە لە هەڵمەتێکە دار بنێژن لا کوردستانە، جا چەند نەمامێک ئەنێژن و ژمارەکەی زۆرە، تقریباً ئەتوان بڵێم 1 ملیۆن نەمام دەنێژرێت لە هەڵمەتێکە بۆ زیاترکردنی ڕێژەی سەوزایی لە کوردستان، بۆی کە بزانین ئەم نەمامانە چۆن دابەشەکرێت، بۆ کوێ لە چ شوێنێک ئەسڵەن نەمامەکان هێنراون. ئەمانە هەر هەمووی ئەم بەیانیە گفتوگۆی لەسەرەکەین هەڵمەتەکە چەند ڕۆژی پێچێت، لە کێیەوە دەست پێکات، ئەو دەی مزانیاریم هەبێ هەڵمەتەکە لە ئەمڕۆوە دەست پێ ئەکات، بەڵام تاکەی بەردەوام ئەبێت و بە چ میکانیزمێک ئەو نەمامانە دەنێژرێت. ئەمڕۆ لەگەڵمان من بۆی بزانین کوردستانمان چۆن سەوزتر و جوانترە بێت. لا ڕێوڕەسمێک لە شاری هەولێر پەیمانگای داهێنان و نوێگەری لە کوردستان کرایەوە. لە گوتارێکدا کە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ڕایگەیاند پشتگیری ئەو بیرۆکانە دەکەن کە تەکنۆلۆژیای نوێیان پێدەناسێنێت. سەرۆکی هەرێمی کوردستانیش ڕایگەیاندووە کە ئەگەر پشتگیری و هاندان هەبێت بە دڵنیایەوە گەنجانی کوردستانیش داهێنانیان دەبێت. پەیمانگای داهێنان و نوێگەری کوردستان دامەزراوێکی تایبەتە بە داهێنان و تازەگەری و هەروەها بیرۆکەی مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانە کە ئامانجیش لێ دامەزراندنی پەیمانگاکە ئەوەیەکە پاڵپشتی بکرێت لە داهێنەران و توێژەران و قوتابیان و لەم بابەتە باپێکەوە ببین. 30 ساڵ بەسەر دامەزراندنی حکوومەتی هەرێمی پەیمانگەی داهێنان و نوێگەری کوردستان لە شاری هەولێر کرایەوە. دامەزراندنی پەیمانگەکە بیرۆکەی مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانە. لە گوتارێکیدا لە ڕێوڕەسمی دامەزراندنی پەیمانگەی داهێنان و نوێگەری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ڕایگەیاند گەلەکەمان دەرفەتی بۆ ئەوە ڕەخساوە کە بە شێوەیەکی بەرفراوان بیر بکاتەوە بۆ یاوان پشتگیری ئەو بیرۆکانە دەکەن کە تەکنۆلۆژیای نوێیان پێدەناسێنن، هەروەها کاری داهێنەرانە بەرز دەنرخێنن و پاداشتی دەکەن. گەلەکەمان دەرفەتی ئەوەی بۆ ڕەخساوە کە بە شێوەیەکی بەرفراوان بیر بکاتەوە. ئێمە پشتگیری لەو بیرۆکانە دەکەین کە تەکنۆلۆژیای نوێمان پێدەناسێنن بۆ ئەوەی بتوانین بە خێرایی وەڵامی پێداویستیەکانی خەڵک بدەینەوە و خزمەتیان بکەین. من دەزانم لە نێوان کارتی گشتی و کارتی تایبەتدا بۆشاییەک هەیە کە لە ڕووی پێشکەشکردنی خزمەتگوزاریانەوە پێویستە پڕ بکرێتەوە. بۆیە کار دەکەین بۆ ئەوەی ئەم بۆشاییە کەم بکرێتەوە. لە هەمان کاتدا ئێمە کاری داهێنەرانە بەرز دنرخێنین و پاداشتی دەکەین. ئەمڕۆ هەر هاو نیشتیمانیەکی کوردستان بیرۆکەیەکی هەبێت و بیاوێت بیخاتە بازارەکانەوە، ئەوە بەهۆی ئەم ئەنستیتیۆتەوە و بە پاڵپشتی دام و دەستگا پەیوەنددارەکانی حکوومەت لە هەموو کاتێک زیاتر ئاسانکاری دەکرێت و دەرفەتی زیاتر ڕەخساوە و بربەست و ئاستەنگەکان کەم بوونەتەوە. ئێمە پرۆژە یاسای پارێزگاریکردن لە خاوەنداریەتی بیرۆکە و فکریش پێشکەش دەکەین کە زۆر پێویستە بۆ پارێزگاریکردن لە مافی خاوەن بیرۆکە و داهێنەران و بۆ ئەم مەبەستەش هەنگاوی کردەی نراوە. گەنجان و داهێنەرانی کوردستان هیچیان لە وڵاتانی دیکە کەمتر نییە. ئەمە قسەی سەرۆکی هەرێمی کوردستان بوو لە ڕێوڕەسمی دامەزراندنی پەیمانگەی داهێنان و نوێگەری. نێچیروان بارزانی گوتیشی ئەگەر پشتگیری و هاندان هەبێت بە دڵنیاییەوە گەنجانی کوردستانیش داهێنانیان دەبێت. گەنجان و داهێنەرانی کوردستان هیچیان لە هی وڵاتانی تر کەمتر نییە. خاوەن توانا و بەرهەم ئیرادە و خەونی گەورەن. دڵنیام ئەگەر پشتگیری و دەستیان بگرن و هاروکاری پێویست هەبێت، ئەگەر بە پیرەوەچوون هەبێت و هاندان و پێزانین بۆ بیرۆکە هەبێ، بە تەکید داهێنانیان دەبێت.
گەنجانی ئێمە دەتوانن وەک خەڵکی دیکە خۆیان بسەلمێنن، دەتوانن لە زۆر بواردا شوێن پەنجەی خۆیان جێبهێڵن و داهێنان ئەنجام بدەن. بۆیە ئەرکی حکوومەت و لایەنە پەیوەندیارەکانە هەموو پشتگیری و یارمەتیەک پێشکەش بە خاوەنبیر و داهێنەران بکەن و خۆیان لێیان بکەن بە خاوەن. پەیمانگەی داهێنان و نوێگەری کوردستان دامەزراوەیەکە تایبەت بە داهێنان و تازەگەری کە ئامانجێتی پاڵپشتی داهێنەران و توێژەران و قوتابیان بکات. پەیمانگەکە کۆمەڵێک خزمەتگوزاری وەک ڕاهێنان، تۆڕی خاوەنپیشەکان، پاڵپشتی دارایی و پاڵپشتی پسپۆڕیانە لە بوارەکانی کارسازی و پلاندانانی بازرگانی و بەڕێوەبردننی کاردا پێشکەش دەکات. لە ساڵیادی 238 ساڵەی بنیادنانی شاری سلێمانی کە دوێنێ بوو کۆمەڵە چالاکی بەڕێوە چووە. جا چالاکیەکان وای کردو کە هاوڵاتیان بگەڕێنەوە بۆ ڕابردوو، لەلایەک بە خواردنی جۆرا و جۆری کوردی و لەلایەکی دیکەش بە پۆشینی جلوبەرگی ڕەسەنی کوردی و هەروەها هی زەمانی زوو یادەکان بەرزڕاگیران. با پێکەوە لەم ڕاپۆرتە بیبین. لە ساڕۆژی بنیاتنانی شاری سلێمانیدا بەشێکی زۆر لە خەڵکی گەڕانەوە بۆ ڕابردوو، چونکە خواردنێکی زۆری کوردەواری دروست کراون، بە تایبەتی ئەو خواردنانەی کە خانمان کاتی خۆی دروستیان کردووە و هەروەها پیاوان، ژنان جلوبەرگی ڕەنگا و ڕەنگی کوردیان پۆشیوە و بە هەمان شێوە دەیانەوێت بگەڕێنەوە بۆ ڕابردوو. تا چەند خەڵک گەڕاوەتەوە بۆ ڕابردوو. دەستخۆشیتان لێ یەکەم ئەلحەمدولیلا خەڵک ئێستا زۆر گەڕاوەتەوە بۆ سەردەمی ئەو جلە کۆنانە فۆلکلۆر، زۆر ئیحتیمامی پێیەن، گرنگی پێیەن زیاتر لەوەی کە ئێمە وەکو دیزاینەرێک و تەڵەبی قماشە کۆنەکانەکەین کە دروست کرێتەوە لەسەری دووبارە. جۆرێک زیاتر تەڵەبی زۆر لەسرە. بەڵێ زیاتر بڵێن سورما بە هەموو شێوازەکانی سورما، یعنی ئیتر کراوەتەوە و لەسەر دەستوری کۆن. بۆچی خەڵک زیاتر حەزی بە خواردنە کوردەوارەکانە؟ ئێوەش لەم چالاکیانە زیاتر خواردنی کوردەواری دروستەکەن. بەڵێ زیاتر حەزی خەڵک بۆ خواردنە کوردەوارەکان گەڕاوەتەوە ڕابردوو، حەزیان زۆر لێیە، بە تایبەتی ئەم خواردنانە گەنمە کوتا و مەسەلەن ترخێنە دۆینە ئەمانەیان زۆر حەز لێیە. گەنمە کوتا و دروست کرێ بەچی و چی دروست کردووە؟ گەنم و نۆکەکە 2 ڕۆژ پێشەوە ئەی خوسێنیت، گەنمەکەش تقریبا سەعاتی 2 سەعات ئەخوسێت، دواتر ئەی کوڵەنیت و تێکەڵاوی یەکێکیت لەگەڵ هەندێک داودەرمان. هەر بە نانی هەورامی ئاردەکەینە سۆدەی تێیەکەین نەخومرە، هەر بە نانی هەورامی و پیازی بۆ پاڵ دەشۆینەوە و دەیجنین و ئامادەیەکەین بۆ ئەو ڕۆژێکەین. خەڵک حەزی بە کەلانەیە؟ بەڵێ بینە خەڵکی کەلانە هەر لە کۆنەوە هەبووە لە سلێمانی یان لە شوێنەکانی ترشە هەبووە؟ وڵایی بازاڕ و شتەکەی هەرتیای بووە، بەس بۆ ئەم فستیڤاڵانە بە تایبەتی ئێمە بە گروپین لە شوێنانەوە زۆر خەڵکی داوای کەلانەی لێ کردوین زۆر. جا هەر لەناو باسی یادی دامەزراندنی شاری سلێمانی ئەمێنمەوە کە لەم یادا بەشێک لە ئافرەتانی بەچەمەن و گەنج پێیان وایە کە سەردەمی ئێستا یەکێکە لەو سەردەمانی کە ئافرەتان توانیویانە ڕۆڵێکی بەرچاو ببینن لە هاتنە پێشەوە بۆ سەرجەمکایەکانی ژیان، ئەوەش بە هاوشانی وەکو پیاو بەشدار بوونە لە بەڕێوەبردن و سیاسەت و کۆمەڵگە لە هەموو ڕۆیەکەوە. لەگەڵەوەشان نیگەرانن لەو دۆخێکە ڕوبڕووی بەشێک لە ئافرەتان بۆتەوە پیان وایە کە تونند و تیژیەکان بەرامبەر بە ئافرەتان زیانیان بە ناوبانگی سلێمانی گەیاندووە. لە مێژووی سلێمانیدا ئافرەتان بەردەوام ڕۆڵیان لە هەموو کایەکانی کۆمەلگادا هەبووە. ڕۆژێکێکە لەو ئافرەتانەی هەم لە ڕابردووی سلێمانیدا ژیاوە و ئێستاش بەردەوام کار و چالاکی هەیە و پێی وایە ئافرەتان بەشێکی گرنگی گۆڕانکاریەکان و هەموو شتێکیان لە بەردەستدایە، بەڵام ئەوەی نیگەرانی کردووە لەم چەند ساڵی دواییدا تونند و تیژیەکانی بەرامبەر ژنانە کە وای کردووە زیان بە ناوبانگی سلێمانی بگەێنێت.
ڕاستە لە هەرنێشتا هەڵقشانەگەی بەڵام لە هەرنێشتێکی تریشە دۆخێکی خراپەیە بە بیرەوەری من تا ئێستا هیچ کاتی ئەو نژن لەم شارەیانە کوژراوە کەەوە ئاماژەیەکی خراپە ئەبێ ئەگە بمانێ حەزارەیەک بین هەردوو ڕەگەستیا وەکو یەک هاوبەشم لە بنیاندانی کۆمەڵگەیە. ئافرەتانی بەتەمەن کە ئەزمونێکیان هەیە بەهۆی پێشکەوتنی کۆمەڵگا و تەکنەلۆژیاوە ئێستا بەرچاوڕوونترن لە بەردەم گۆڕانکاریەکاندا بەڵام گلەیان لە هەندێک پێشکەوتنەکان هەیە و پێیان وایە بە زەرمەندی ئافرەتانە. جیاوازی ئێستا هەچێکەکە ئەڵێ ناتوانم هەچێکەکە ئەڵێ فریان ناکەوم نازم بۆ فریان ناکەوی ئەمە بۆ فریاکەوتی وەڵام دەواممە کرد دوایە هاتمەوە نان و چێشتی خۆم بکرد مناڵم هینە کرد بەڕێە کرد. سەرەڕای ئەو توندوتی ژیانەی ڕوبەڕووی ئافرەتان دەبنەوە بەڵام لە سەردەمی ئێستادا ئافرەتان زیاتر بەشداری لە بوارەکانی ژیان دەکەن و هاوشانی پیاوان توانیویانە لە بوارەکانی بازرگانی و هونەر و سیاسەت و دەیان بواری دیکە بێنە پێشەوە و کار بکەن و بە ئازادی گزارش لە ئارەزوو و خواستەکانیان بکەن. سلێمانی لە ڕووی ئیشکردنەوە زۆر پێشکەوتووە ئێستا ئەوەی ئافرەت ئیشاکە پیا و ئیش ناکە هەلی کارژی زیاتر بۆ ئافرەتانە. ئافرەتان دەتوانن بۆ بچنە شاری ترەوانێ بچنە وڵاتی ترەوانێ بۆ خوێندن و بەدەستهێنانی خەونەکانیان. ڕۆڵ و پێگەی ئافرەتان لە سلێمانی دیارە بە بەراورد بەڕابردوو. پێگە و کاریگەریەکانی ئافرەتان گۆڕانکاری جۆرا و جۆری بەسەردا هاتووە. هەنووکە توانیویانە بربەستەکان بشکێن و خەبات لە پێناو ئازادی و بەشداریکردن لە کایەکانی کۆمەڵگا تێبکۆشن و کار بکەن بۆ بەدەستهێنانی مافەکانیان. نیان بارزان، کوردستان 24 سلێمانی. هەر سەبارەت بە لە ساڵیادی دامەزراندنی 278 ساڵەی سلێمانی زیاتر باسی چالاکیەکانەکەن دوێنێ ئەو شارە شارێکی ترافیکی چالاکیەکان بووە جا چەندین چالاکی کولتوری هونەری بەڕێوەچوونە بەتایبەت لە ناوەندەکانی خوێندن ئەم ساڵ چەندین چالاکی لەلایەن قوتابیانەوە ڕێکخراوە وەزیری پەروەردە ئالان حەمەد سەعید بەشداری زۆرێک لە چالاکی ئەو قوتابخانەیان کرد کە ئەو قوتابخانەی کرد کە کەرنەڤاڵی تایبەتیان بە یادی دامەزراندنی سلێمانی ڕێکخست. پیرۆز بێت یادی 238 ساڵەی شاری شاران شاری سلێمانی لەم ڕۆژەدا دوانەوەندێکەمان ئەم ڕۆژەی زۆر بەرز نرخان ئەویش بە کردنەوەی پێشەنگایەکی هونەری و شێوەکاری کاری دەستی خوێندکارانمان هەروەها هونەری و میوزیک لەلایەن مامۆستایانی هونەرەوانی تیپی میوزیکی دواناوەندی ڕزگاری و هەروەها چالاکی وەرزشی کشمان هەبوو بە خەڵاتکردنی دوو خوێندکارمان کە لە بتۆڵەی تێنسا بوون. ئەمە هەڵمانیا ئەم یادە جوانی سلێمانی ئەم شێوەی کولتوری بەرزرا بگرین هەر لە خواردنە کورداریەکان جلبەرگە کورداریەکان ئیشە دەستەکانمان فۆلکلۆری هەمووی بە یارمەتی مامۆستاکان بە یارمەتی قوتابخانەکەمان هەموویان بە فۆلکلۆری کوردی ڕازانەوەتەوە. من ئەمڕۆ ژنی پیاوانم لەبەرکردە چکە ڕۆڵی میلەت گێڕم کە لەگەڵ ئەختەرخان لە بەرتەرکی سەرا شۆڕشیان کردو بۆ ئازادی کوردستان دژی ستەمی دەسەڵات سێ کەس بووین کە ئەمە ڕاستیمەمان کرد لەگەڵ هاوڕەکانم کە یەکێکیان ئەختەرخان بۆ ئەوانەی کەشیان دەوری میلەتیان ئەبینی. هیوازارم هەموو قوتابخانەکان و هەموو شاری سلێمانی ئەم یادە بە بەرزی ڕابگرن بۆ بەرزڕاگرتنی ناوبانگی شارەکەمان لە شاری ڕۆشنبیرانە. مادەم هەر لە باسی چالاکی قوتابخانەکانین بێگومان قوتابخانەکان بۆ قوتابیان بۆ خوێندکاران ئەتوانین بڵێن ماڵی دوو هەمیانە
هەر وەک چۆن لە ڕووی دەرونیەوە ئەبێ لەوێ مرتاح بن چۆن لە ماڵەوە مرتاحن بە هەمان شێوە لەوێش مرتاح بن چۆن ژینگەی ماڵەوە دەبێ پاک و خاوێن ڕابگیرێت بۆ ئەوەی کە تەندروست بن ئەبێت لە قوتابخانەکانیش کە بەشێکی زۆری کاتەکانیشیان لەوێ بەسەر ئەبن بە هەمان شێوە ئاگاداری ڕەوشی تەندروستی ناو قوتابخانەکان ببن ئەویش لەلایەن لایەنێکە هەڵسێت بە ئەنجامدانی ئەو کارە ئاگادار بێت لە بەڕێوەبردننی تەندروستی قوتابخانەکان کە بە شێوەیەک پارێزراو ئەبن قوتابیەکان لە ژینگەی قوتابخانەکانە. دکتۆر نازک عەبدوڕەحیم بەڕێوەبەری تەندروستی قوتابخانەکان لە پارێزگای دهۆکەوە لەگەڵ ئێمەیە سەبارەت بە چاودێری و گرنگیدان بە تەندروستی قوتابخانەکان ئەم بەیانی قساکە. بەخێر هاتی و سپاس دەکەین بۆ ئامادەبوونت و هیوای بەیانێکی باشت بۆ خوازین دکتۆر نازک. دکتۆر نازک تا چەندە گرنگە کە قوتابخانەکان بەڕێوەبەرایەتیەکە بێت کە بەڕێوەبەرایەتی تەندروستی قوتابخانەکان بێت جایی تر نەناو خودی قوتابخانەکە بێت یاخود لە دەرەوە چاودێری ناو قوتابخانەکان بکات و وەکو لیژنە سەردان بکرێت. سپێدا باش سپێدا هەوا هەمی بینارە خۆش بیتن ئەگەر ئەم جاوێکی زانستی بەرە خۆ بدەینە یە تەندروستی ئەم بێژین بەرە خۆ بدەینە قوتابخانە هەفکاریەک و مەزانت بێتن ناوبەرە سێ کەرتە دەیبابن خێزانە کەرتێ پەروەردەیە مامۆستایە و ئەو ژینگە هات پولێ ڤەتێڤەجین قوتابی و یا سێ ساخلەمیە وەکی ئەم کادرێ ساخلەمی چەوە سەرەدەیە گەلمان بکەن ئەف هەمیە حتا بێک ڤەج کارکەن حتا گەهینە قوتابیەکی کوبشێتن بشکلێکی ساخلەمی دڵخۆش يبزوق بشتى بوليفا بري نبس انه تركيزه ما تشوت من تسر قطبخانه بشتي دوام دست بيت كتن دشني كما مستهم بقف مشكله من قال في اف منا هيدي از بينم اسواك نوجدار هندك اوري شده بينم اوا ويتن امبري هنگي كار بگن گيمي دو هيوا بري قطبخانه دست بيت كتن سرگلك تورد ام بشين هر دست بگه هکو قطابی چی تجور و یه ساخلم بیدن ساخلم یه بس الورم بید اماجب تشتاقی بدم ساخلم یا قطابخانه یا قطابیه اللي سي چور توارد گرنگت گریدن یا ایگه ساخلم یا درونیه اگر درون ایگه ساخنه خوش نبیدن یا بزوق نبیدن لایم آیله و الپوله و او تشتت بود هنا برهف کردن القطابخانه طبعا نشتن يسهر كفتبين يو توی خوپاراستنش ایشن وگر اوجی تشتکی گرنگ امزانه هر پولک بیس کسیته و او اگر ام وک رنج بگیرینیت يعني قطابخانه ما يفيد مشا هجماروان يزور الجور يو ديجي ما يو هاي جهلبون ساخلمیات دادن اوهمی هکر درسنه بن قطابی نشتند گل من گل ما مستای بجیتن بخینیتن یه چالاک بیتن یه برهم هنر بید نوکه ام تشتکی دیجی سر کارد کن ساخلمیات هرزکاران اوید جیوان حتی 18 سالی زور باشه دکتر نازک اگر اوید پوله باید باشه دکتر نازک که دواتر دین سر ساخلمی یاخود تندرستی هرزکاران و باسی تندرستی درونی شد کرد بلام بەڕێستانوتان کە 2 مانگ پێشەوەی خوێندن دەست پێ بکات ئێوە چاودێری قوتابخانەکانەکەن ئەو چاودێری کە ئەکرێت ئەو 2 مانگە پێش 2 مانگەکە کە خوێندن دەست بکات چین لەسەر چ بنەمایەک چاودێری ئەکرێن و دەبێت ڕەچاوی چه ڕێنماییەک بکات ئەو قوتابخانەیە بله برای همیا بتن ام جنگه ها قطابخانه بزانین اره اوه گنجای بو قطابی اشلای مثلا او پولات چی تجده و جنگه هوه یا پاقجه پنجر گید و هوا ناه تجور و اگر ام مفروض ام بزانین اف دیرادیات ما بین قطابیات دا پوله گید چنا بتن ام سهم رو و چلاب گینده و خو اشکو چنا بهت دت نفهمیا دو بالا بیتن تدبیر تنه بیتن دبسانه هیتر بیتن هک جماروان یا گم بیتن تشتکیتی ما هی الحانوت و اوان تشتت فروشگاه ها اوت نف قطابخانه ده ام گلک تاکید دلت کن کد چلی رن ما بدین ده چلی هت فروتن بچی کو اگه وی برسیه ی بلزه حسکتن تشتکی بزاوید و وید ام هندک روابط تشتبودانین اوت چید بیت اوت چنا بیتن نه دیف حذا بچی کی بیتن
دیف حزا یعنی دیف بلا دیف حزاوی بیت بیچه که تشتی بشید بخودم بس بیچه که یه ساخلمید بر هفکر نه هندک ما مستایا اگر امنشین همیاجی هندک اوید زیندواری اوید بیولوژی اوانت خینن اوید هندک پرورده درونی های کوچه و سردری گل قطابیاب کن اکی بزانن اوه درونوی نیدرسته مستوایوی ورگرتنی نیدرسته هر یه دامایه یا عاجزه دکتر بالا سر خواردن قسب کن که باسی اواکن لحانوتی قطابخانه که ابی بزنن که او قطابیت چی اخوات تا چنه کارتان لسر او کردو که خواردن سروشتی کان لحانوتا کان هبن لجاتی جبس و نستلو و پسکیت و بابتانه ونم میوه کان هبن میوه تندرست کان که بو من دال یاخد بو خوێندکار گرنگه تا چند کارتان لسر او کردو بله برای همین امکلا گرنگی دینه دیو بین بچه که خونه برای که بیتش تش تاکل مال بخوتن دبچه که الاقل دمجمره اولی مشکوی درست بید گله جرا بچه که تش نخوریه دهتن نبیتنی ساعت دیگهش بیتن و ده نشتن بعدام بده تلفن دیو بکن ورم بن یا خانوتا هندی ام بشین افتشته ساخلم بیدن اگر ام فیقی و هد واج کتا گوتی پیچه که احتمالا یا بزحمت بیتم بو اوید هتن برویرت راسه هنده جارا بیجم بو ما یا بصاناهینی نبینن ام دی بجین بلانا مشکله شیری بینن شیری مثل اوید پاکیتا دا اوید معلب یدرس یه مضمون بس چه اوید تدا اف مایوهای جافدریو سخلمی بزانیدن اف کرست تدا چیه صناعی نبید چیه ضررمند نبیتم بو زاروگه خورنت بسکیت بیتن تشتکی کوپه تیر ببیتن بسی ساخلم بید هندی ام بشین شیرینی شکروکا اوید تراق دانتوان تأثیر لینا کردن شیرینی زده کتت ناف لشواندا یعنی افتشت توصان بچیک دلوی چی توان تشتا خاصة إنه كهندك إغراءات هندي تشيكن و شيريني دي تشيكت وكي شكل فيلم كرتونكي وكي فقيكي آن جگاركي اف إجار أفافتن جالك أم تشير بين فان زار بابردا زار باشا دكتور بابي نصر باسي تندرستي هرزكارانت کرد ما بستد لو چیا چون اکر تندرستی آن بپارێزرێن یاخود ئەو ڕێنمانەیە کە بۆ ئەو تەمەنە هەیە چین بله طبعا اف بابت كفيتات نوف قطب خانه ده هر چونكو حتى 18 ساليه اف قطبيه امد بيجني المر متوسطه واعداديه وری وکی همین تشتا عندي جاوه خلقان سخلمی درونی ایشن وگر گهلبونه ددان همیا بس هتن بابت تاكيدي هكو امد بيجني هر ذكران في امريدات جهنا كو يمازن بيتن هندك هست ديد احتمال دل دف چبن يه حساسة جلك هست جنسي دي بچبن الدف مرسوم مختلط بيتن هنده جارو هزرت وان يعني هفت هن وفتشن اكي يمازن بيتن تركيزوي ولا شوي يعني في چكي ديرت كبيتن جود فتن في حالتي ام هاري بكن يعني بيجيني افا امريتايات دويت قناغه كدو دمازن بي ديجاج بي دیگهی یعنی ام برسفکن و جوه مالی بیتن برویل خواندن بیت و او ببینیتن اف مرحله اف قوناغا برف مازنبونه برف دیگهشتنه باشه ایو پلانی او سیستمی ایو کاری بو اکن بو اگدار بون لا او حالتی که ایتر لتمنی هرزکاریا هنه حالتی بسرادیت دواتر بە پێی تەمەنەکە تێپەڕە بێت چیتان بۆ ئەوە کردووە بە سمینارە ئەچنە قوتابخانەکان خۆی کوڕ و کۆبوونەوە لەگە خۆیانە ئەکەن لە ڕێی بەڕێوبەرەکانی خۆیانە هۆشیاری بڵاوکەن چۆنە؟ بله ابخو افاجي اكش برنامج قال وقت برنامج اوي سيستم مدانت قال قطبخانه چه بینویتم بریده کادرمه سخلمی هتا تدریب کردن کنه ده چه و سر دارید گلوان یعنی ورکشوپ بو ام بو قناقه که امی چون یادیجی امی سردان با قطبخانه که هر هندک قطبخانه ما هنده بنگه تندرستیه تنی سخلمی يعني أبد يود قال هاي سخلمي قطب خانة قال هر بنجه كي سخلمي هندا سنور دارن بو هندا قطب خانة يتقالون أو سردانا وان كان وركشوب أو سيمينار أو هندا جراجي قطب خانة
هندك تجن قالت هشيارن تش رفابري بقرا تش ما مستبقرا أو بما نما كده فرق عند بيجن ما قطابية دو يتهين أم إحساس كان هو صار جهورنا كتيدا هاي طبيعينا أم حسكين هاري كاري بكن بجوا حالتي أم جيتين يعني هندا جارا أم خودين هندا جارا أم متخاص كن أم ديف جوزيوانتين زور باش الدكتور باب قرينوا سر تندرستي شوازي قطاب خانة دزن ك هندي قطاب خاني أهليهن لشوي مالا خانوه كبا بكري قرتيانا ولا قطاب خانێکی ئەهلی دروست کراوە تا چەندە ئەمان ئەو مەرجانەی قوتابخانەیەکی ئاسایی تێدایە چ بۆ دەرچوونی قوتابیەکان لە ساحەیەک بێت کە گۆڕەپانی قوتابخانەکە یاری بکات یاخود شێوازی ئەو پەنجەرانەی کە باست کرد هەوا هەڵمژێت بەگشتی چۆن ئەو ئیزنیان پێ ئەدرێت کە بیکەن بە قوتابخانەیەکی ئەهلی ماڵێکە بۆ نمونە راست أفت طبعا جلارين موتهن نوفرا پرورده و ساخلمه أفت بيك فتشن وكلجنا سات كنا منجا چه بنفتن اگر جراتا گوتی هنده کده بینی خانیه که ما مرا که بچیکل در ود قطابی در کفن یه در کفتیش پوله وکوی فرصه اول بجین او ماوه بهن ودانه یه چیتن عردك طنجب بالعكس بيتر يزعجويات بيدن يعني الفتن بتشتم بهنا خواتاتن آن مثلا بتشت خورنا كبتني بخوتن دبيني مثلا بجار اف ضوابط دورين ما راسي فتن برجوب بهنا ورقده الدرس ورزشه او هنده جورا ام معترضن قالن دبيني دبيجيتن دي ما مستاكدي هتن درس ورقريتن نه بوچت ورقه درس هنري ورزش او به ودان ابو زورو كي ذوقك علمك ظانينك چنو بيتن اوجي يعني ام حسنا كان هكو افيجي دفابرن دبيجنا دبخو استغلال كان دي درسكو گرنگ واگه همي بابت گرنگ بقطابي باشا بابين سر باسي تنكي قوتابخانەکان و خواردنەوەی ئاوی پاک و ئاوێکی تەندروست جا ئێوە چۆن نتوانن کۆنتڕۆڵی ئەم بابەتەکان چەندێک جارێک لیژنەیەک هەیە کە سەردانی قوتابخانەکان بکات چەندێک جارێک ئەو بەڕێوەبەرانە یاخود بەڕێوەبەری قوتابخانەکان کارێکەکەن باڵێن ئێوە خشتێکتان بۆ دانابێ ئەوەندە جار دەبێت تەنکیەکان لە ساڵە پاک بکرێتەوە بەگشتی باسی ئەوە بکەین باسی ئاوی خواردنەوە راستی اوی بابت او وخانه گلک همی قطبخانه یا مشکله دی چی بس اوانجی قطبخانه جی و روابری اوانجی عذر خویه های یعنی دی بیجی تنبونه مونه ما چه نفر یعنی نما پارنینه تان که خراب بوی یه شکستی یه جنگی بوی ام نشین بگوهرین ما چیانینن ام هر شش حیوان همه چنه بی سال جاره که ام بشون و سخبر کن بجا کل جارا از مجبور بم دبی ما قطابیه و ما مستاجی دبی ما اگر چنه بیدن امشین قطابیه واسا رن ما بدین بین هر که شوا بخو بطلا کی ترمزه کی تشتی اوه شمال بینن اگر ام نشین یودی کنترل کن چون کل جارا امی چونه مدرسه ما یودی دی حنفیت وانیت توالت درس نینه يعني بوچيكي تشيتن تددر كفيتن اوف نينا اون اوف جلاكو تازي ام نو كان ورز الاسباني اون كدو كافرو جلاكو صاربو اوف جلاكو تازيبن فاكو اوف نبيتن دست خوب شوتن اقطابي دي تشيتا جور و بول صارتره دي چله دست في هند جاتو هكامرو فيديو واقعي بيتن دي تو چو شي كنترول كابيتش باشە باسی دەستشۆرەکانت کرد با بزانین تا چەندێ توانیوتانە گرنگی بە شوێنی دەستشۆرەکان بدەن ئەو شوێنانی کە منداڵ ئەیتر خۆت باسی ئەوەت کرد کە بچووکن و درکی ئەوە ناکەن ئەبێت ئەو پاکەرەوانە و خاوێنکەرەوانە هەبن بۆ نمونە سابوونی سائلە لەوێ هەبێت بۆی کە منداڵە بتوانە دەستی بشوات چۆن کۆنتڕۆڵی ئەوە ئەکرێت بە تایبەتیوانی کە پۆلی یەکن هێشتا هەر زۆر جار دایک و باوک کاریان بۆکەن درسته اول پیش مده اف وان دستشیشنه و پاقجی و خوب پاراستن و اف دشتل ارکی دیبا بایجی ما مستایجی چون که اوت هتن هر وید گلو هرور اول راستید ویتن هر وجه کم گوتیتا ویت آف هبیتن صابینا رون هبیتن ام پیتر تفضیل کن یا رون اشیا دی چون که پاقش ترا بو استعمال درسته
بس هەردێ زڤڕینەوەی سەحبەتە دەبینی جەهێکی ئۆف ناهێتە هەرگاڤوان تۆنکێتوانت درست نینە ئۆن ئۆف گەلەکۆ تازیە ئۆن مەدرسە هەندێکت هەن بۆهرە پێتن ژمارە قوتابیە زیۆ زۆرە جا دەبینی خول وێرێژیل تەوەلێتێژی گەلک ئەزدیحامە یعنی قوتابی نەشێتە بدلێ خو بچیت تێچی دەبینی تەوەلێتێ ئەبخۆ ژمارە پێنجم بەس یۆبگێرهاتی بوو کارکردنێ دوونەوەن سێنە بۆرە کەویتە سەروان یعنی ئەم ئەگەر بچین هەندە جۆرە ئەمە بینین ڕێڤەبەریە قوتابخانەیە ئەوژی کە نەشێتن چ بکەن حەزکەتن بەس هەکو چ دەستی دۆ نەبن ئەو ئیمکانیات ئەو یا پێچێبوو نەبیتن وێ درستکەتن ئەو جد زانن هەمی ڕێنمایە بەس نەشن باشە دکتۆرە ئێوە ئیجراعاتان چییە بێت لەگەڵ ئەو قوتابخانانی کە زۆربەی ئەم ئەمانی کە باست کرد ئاوی نییە تەنکیەکەی ئەڵێ نەسریم نییە پاکی کەمەوە بۆ نمونە خواردنگەکەی یاخود دەستشۆرەکە ئیجراعاتی ئێوە چییە بێت چۆن ئیجراعاتیان لەگەڵەکەن ئەوانەی کە ئەو ڕێنمایە و ئەو سیستەمی کە بۆتان داناوە پێڕەوی ناکە ئەبخۆ ئەم پێشمەتە ئەم لومەی وان ناکەین هەندە جۆر نەکو ئەو حەزکەن یعنی ئەو بینن ئەو قوتابی بۆ مامۆستای بۆ ڕێڤەبەری خوشە قوتابخانەویە نمونەیی بیت یا سەر و بەر بیت ئەو تێتن ئەس وەک سەرپەرشتێک وەزە چم بینم کامل مواصفاتی یا درسە بەس ئەم دێ راپۆرتکەن هەندە جارات گەل ڕێڤەبەری و سەخلەمیە هەندە جارات گەل ڕێکخراوێ دیوئێنێ دەستە خودگەهین نەما ئەو تەرمیماتات کەن و تشتە بوومە بەرهەفتکەن دەبێژن لستێکی بوومە بینە کە کیشک شەمیە ئەو طبعا ئەڤەت گەل ڕێڤەبەریە پەروەردەی پێترەتکەن بەس بۆهرە پێتر ئەمت گەلوان ئەوان ڕێکخراوە هەریمەتکەن و بوومە تەرتیبکەن و چونکوش ئیمکانیاتت قوتابخانە و پەروەردە دەرکەویتن گەلک خزمەت گوزاری پێدوێتن قوتابخانە باشە ڕێژەی سەوزایش گرنگە دکتۆرە وەک دەزانی بۆ قوتابخانەیەک ئێمە کەمترین قوتابخانەمان هەیە کە ڕێژەی سەوزاییان تیاابێ ئایا هیچ کارێکتان بۆ کردوچکە پێیوەستە بە تەندروستی قوتابخانەوە تا چەندە ڕێژەی سەوزایش زیاتر بێ ئەوەندا قوتابخانێکی تەندروستە لە ڕووی ئەو ژینگەی تیا ئەژیت چ کارێکتان بۆ کردووە ڕاستیە بێ هەر ئەم پێشنیار دکەن جێهێ یاریکردنێ چ بێژیە سەحر وەرزشەیە یاندی ئەوان و ئەوەن کەسکۆتیک و هەبیتن دەوروبەرە بەس هەمیژە حەزکەن يعني هر قطابخانه که توقت که وان ویتن قطابخانه‌وان و جان بیت یا سر و بر بیتن یا کسک بیتن و نمونه‌ای بیتن بس هر تزفری نوه سروی صحبته دیویجیتن ما تشتت فر نکرینه حتی ام بشنوان ما ایکت ویتن باغچوانک چیکتن ما هندک پارد ویتن اموان تشتت رسکن بردوامیا کاری سخبری کردن هر بالعکس هندکایت هین دبینی هنده دارو بارو کاجت کفنیت لید کفنارت جانت اویدی نشیاینه سخبر کنو بردوامی بدنش نیت کفن بون یت مریم بیجه یت لواز بون بله سپاس دەکەین دکتۆر نازک عەبدوڕەحیم بەڕێوەبەری تەندروستی قوتابخانەکان لە پارێزگای دهۆکەوە سەبارەت بە چاودێری و هەروەها گرنگیدان بە تەندروستی قوتابخانەکان ئەم بەیانیە لەگەڵ ئێمە بوویت بەو هیوایی کە قوتابیانی ئێمە هەمویان تەندروست باش بن و تاکێکی تەندروست بدەینە کۆمەڵگە سپاس باسی ڕووباری خاصەی کەرکووکەکەم کە ئەو ئاوە جوانی کە پێشتر شاری کەرکووکی ڕازاندبەوە دەوروبەری خۆی لە دەوروبەری خۆیان بوو کردبووی ئەو شوێنە بوو بۆ هەوارگەیەک واتە لە دەوروبەری ئاوی خاصە شوێنێک هەبوو بۆ هەوارگەی گەشتیاری ئیداری ئێستای کەرکووک ئێستا ئەو شوێنی فەراموش کردووە بە ئاستێک کە ئەمڕۆ خاصە بۆتە شوێنی کۆکردنەوەی زبڵ و خاشاک و پیسی هاوڵاتیان نیگەرانن و داوا ئەکەن کە گرنگی بە شوێنی ڕووبارەکە بدرێت هەر چەندە کە ئاوەکەی وشکیشی کردووە با درێژایی 16 کیلۆمەتر چەمێک شاری کەرکووکی کردوتە دوو بەشەوە پێشتر ئاو بە نێویدا تێپەڕ دەبوو شوێنی سەیران و بەسەربردنی کاتە خۆشەکانی هاوڵاتیان بوو چەمی خاسەی کەرکووکە لە شوێنێکی گەشتیاریەوە ئێستا بۆتە شوێنێک بۆ فرێدانی زبڵ و خاشاک
ئێرە لە پەنجاکانی سەدەی ڕابردوو زۆر لە ئێستا جوانتر بوو. ئەمە قسەی هاوڵاتیانی کەرکووکە. دیمەنی کەڵەکەبوونی زبڵ و خاشاک و سووتاندنی زۆر جاریش کەوتنەوەی ئاگر لە نێوزەل و قامیشەکان هاوڵاتیانی نیگەران کردووە. خەونی گەورەشیان لە بری زبڵ و بۆنی دووکەڵ دووبارە گەڕانەوەی ژیانە بۆ خاسە. بۆنی پیسی مێش مەگەس هەموو شتێک ینی مێشولە بە شەوانە منتیقی خەوی نیە لەبەر مێشولە ئاوەکەی پیسەوەی پیادێ هی مەجارەکانە یان بەناوێدێ خۆی نابێشتە مەجارەکانم بۆ شوێنێکی سیاحی کراوە بەس حکومەت هیچ احتیمام پێ نەداوە. حەزەکەم ئەم ئاوە بکرێتە ئەم خاسەیەوە لە جاتی ئەوەی بچین کەپر بگرین لە شوێنانی تر لە شارانی تر ڕێز و سڵامان بۆ هەولێر و سلێمانی هەیە بەس وەکەوەی ئەو ئاوە بێتە ئێرە شوێنێکی سیاحی و شوێنێکی خۆش ئەبێ دوو استفادەی لی ئەکەن خەڵک ئەم شارە بێزارە. لە ساڵی 2011 لە پڕۆژەی پترۆدۆلار فراوانکردن و گەڕانەوەی سروشتی جوانی ڕابردووی خاسە لە پلاندا بوو. دروستکردنی بەنداوێک لە باکوور و خۆرهەڵاتی کەرکووکەوە بۆ هێنانی ئاو بۆ نێو خاسە سەرەتای پلانەکە بوو. لە 5 ساڵی دوای 16 ئۆکتۆبەریش پرۆژەکە وەستاوە و تا ئێستا کاری تێدا نەکراوە. لە محافظەوە تەڕح کراوە کە هەردوو بەری خاسە پێوترێ ضیفاف نار خاسە باڵین سەوزپۆش بکرێت داری تیا بڕوێ و ئاوەڕۆکەیشی بە هەماهەنگی لەگەڵ فەرمانگەی بابلین مەجاریداری مەجاریە ئەو شتانە بخەنە ئەستۆی ئەوان ئەگەلوانەیە وەک سەرپەرشتی بابەتی دار و شتەکانی بکەین بەڵام تا ئێستا وەکو ئەلان نەکراوە. پرۆژەی چەمی خاسە هەروەک پرۆژەکانی ناوچە کوردیەکانی دیکە دەستی بەدەستی پێدەکرێت و سەرنجام جێبەجێ ناکرێن. هۆکارەکەشی وەک هاوڵاتیان دەڵێن جیاکاری و سیاسەتی ناڕوونی ئیداری ئێستای کەرکووکە کە لە بەرامبەر هاوڵاتیانی کورد پەیڕەوی دەکات. هێمندەلۆ کوردستان 24 کەرکووک. باسی کارێکی هوەری ئەکەین یاخود باسی کەسایەتێکی شێوەکاری هوەری ئەەکەین کە شێوەکارێکی کووردە ناوی گۆهکان ئاسڵانە کە ئەم شێوەکارە هێما و شارستانەتی کوردستانی و مێزۆپۆتامیایی لە تابلۆکانی خۆی کارێکی کردووە کە ڕنگ بداتەوە. جا گۆهکان لە زۆربەی تابلۆکانی تەواو ڕۆچۆتە ناو مێژوو و شارستانەتی کۆن و تێکەڵی کردووە بە هێما و ئاماژەکان و دۆخی کۆمەلگا بە تەواوی لە تابلۆکانی ئەو ئەبینرێت. شێوەکار و وێنەسازی کورد گۆکان ئاسڵان ڕێزای خەباتên خوێن شێوەکاریên dawî li ser hûnandina nîşaneyên bawerî û şaristaniyan dike. Aslan tîne ziman ku wî heta niha di berhemên xwe de li gel sembolan bi şêwazên wek surrealîst, suprematîst, realîst, sûret û desenan jî hûnandiye û heta niha heft tabloyan jî li ser nîşaneyên dîrokî çêkiriye. Dîroka da gelek medeniyet hatine Mezopotamya, ser Mezopotamyayê her medeniyet jî ser dîwarê Sûrê û kilîsê û camî re rolyef çêdike. Hunermend jî kîjan rolyefekî kîjan naqşê meze dikir ew naqşekê ser tuvalê çê dike. Takriben 36 medeniyet hatine her medeniyet jî farklı çê dike. Gökhan Aslan heta niha bi berhemên xwe beşdarî 21 pêşengehên heremî û navneteweyî bûye. Gökhan Aslan balê dikişîne ku baldarî û lênihêrîna hunermendan ji temaşekirinê cuda ye û dema ku hunermend bala xwe dide ciyekî dîrokî, nîşane û motîfên dîrokî vejînekî hişyar dibe û dixwaze bi hunera xwe wê vejînê pêk bîne. Ew kar û xebata min sembola şaristanî û medeniyeta me çêkirî me. Ew sembol yekî mesela dijîn ya Ezidiyan sembola Ezidiyan heye, sembolan Xristiyanî heye, sembolan Yahudî û Müslîmantî heye, her tiştekê heye. Çünkü ew birasî ki dilê min de hatine ki denim ser tuvala ser yağlî boya me çêkiriye.
هنرمندی کرد آسلان تینه زمان که سرمیاندارین کرد لگور نتوین دن ده پشکری داینا هنره و هنرمندان دا قلسن لهنرمندین کرد بشیانین خو ایدی ده گلک واریدا دکارن لجیهانه دنگ ودن. شیوکار کرد گوکان آسلان هشتمین تابلو اکوش سمبولو نیشانین شارستانی و باورین کش مزوپوتامیا و کردستان در باز بونه آماده که بر به داویه ود به. هنرمنده کرد حتی نهاج پیستی زیده تر برهمان کریه و گلک جوانجی ده پیشنگاه ناونتوهی داشی حتنه نشاندان. برهمه کی گوکان آسلان جی جبو سروک بارزانی حتبو پیشکش کرن. صدق ارن کردستان 24 دیاربکر. جابا بین سر باسی وقفی مزوپوتامیا لا رسمی کی تایبت وقفی مزوپوتامیا اصلا دو پرتوکی تایبت با فیربونی زمانی کردی بلاو کردوتوا هم پرتوکانه لەلایەن کەسانی ئەکادمی زمانزانەوە هەما دەکراون جا ئەم پەرتوکانە بۆ ئەو کەسانەیە کە دەیانەوێت فێری زمانی کوردی ببن. نه 50,000 بمليون كرد أي بسياسة في برتوكي. وقفة مزوپوتامیا لدیاربکر قصر زیر زمانی دا برهمن خوین نو برای رسم که داناسین. برهمن نو دربار هنبون زمان کردی دانه و جدو پرتوکان پیکتن و ناو وانجی کردیزانه. کردیزان با استا دست پیکه یه نوک خواندن نویسین و آخفتنه به کردی هاتی آماده کرن. نویسکارن پرتوکی اکادمیسیانن و به پیوان پداگوژیک و برای بازا متدولوژی برهمن خواه آماده کردنه. أبا سالك زيادة يمسر في بروجيت خبتن بروجا ما 6 كتاب و3 أصلا دستبيكي أصلا نافين أصلا بلند وجبو كردية كرمانجي كردية زازاكي وكردية سوراني مماده دكن كرمانجي باشا يكم خلاص بو أنا مدانا سيناوي يرو دكن گرنگیا ویچی مجبور کردن که هنکی کردی زانن و هنکی تکارم واقفن جبر که میلیون کرد هن زمان خوابش ناقفن خواندن نویسین زمان خود ضعیفن مجبور آن آماده کردی و چارشیان زمانی تدهنه یعنی خواندن نویساندن گذاری کردن و خفتن مالی بلاف کردی کردیزان جبو آستا دست بکی نویسکارن کردیزان ددن زانین که پرتوکان در لگل فکرنا زمان کردی همان دمیده داناسینا چند و دیروکا کردان جی هیا. تایبەتمەندیە وێ پرتۆکێ ji پرتۆکێن دن جوداهیە vê jiyên din wek pirtûkekî Ewropayî wekî Amerîkî wek hedweya İngilîzî ji du pirtûkan pêk de ev seteke ev asta destpêkê ye pirtûka dersê û pirtûka xebatê yan di pirtûka dersê de em rêzmanê didin em temayan didin em metnan didin pirtûka xebatê de jî em wana tetbîq dikin. درباره پرتوکیان کو خدمت از زمان کردی دکنه ده اکادمیسیان جی باله دکشن کو گرینگه دواره کردی ده اصل اکادمیک ده برهمن وساتین داین و اف خبات برسوا پدویان جی ده جبو ما برهمه کا گله گرینگه جبو هنکرنا کردی yani hem nubuna ve hem bahsa alternatifin rezmani kirin o derketin ajihen nikaşan çend nerinci be havra dayin evji tişte giringe و به پلان و به میناک و به نویسین خواندن جویالی دا گلک باش بویه. دسر پرتوکن کردیزان ده QR کود جی هیا کو کسین بخوازن برای QR کوده دکارن جی تلفون موبایل جی سودج پرتوکان ور بگرن. بالطيباتي لدياربكر قوتنك مشهور وبلاو هيا دبيجن ام كردي فهم دكن لنكارن باقفن اف پرتوك دكاره و والله جداغره كسن كو فهم دكن ونكار باقفن دكارن بريا و پرتوكي بهساني ايدي باقفن جي ماهر yüksel كردستان 24 دياربكر بابەتێکتان بۆ باسەکەم لە وێنەی خۆیە ئەتوانین بڵین کە وێنەیە یا هەر نییە قوتابخانەی شەم باسی قوتابخانەی شەمتان بۆ ئەەکەم کە لە گوندێکی بچووکە بەڵام ئەو توانیوێتی ناوبانگی لە کوردستان بڵاو ببێتەوە بۆ چونکە بەهۆی سەوزایی زۆر و بوونی ڕێژەیەکی زۆر لە دار و درەختی بەرهەمدار کە ساڵانە تەنانەت بەروبوومەکەیشی ئەفرۆشن جاوایان کردووە کە هەر ساڵێک بەو بەروبوومەی کە فرۆشتویانە شتێک بۆ قوتابخانەکە بکڕن. ئەم ساڵ کتێبخانەیەکی نمونەییان دروست کردووە کە بەدەیان ڕەفە و سەدان کتێبی جۆرا و جۆریان پێکڕیوە دابینیان کردووە بۆ قوتابخانەکە. جا ئێستا ئەو قوتابخانە لە ڕووی پەروەردە و فێرکردن و هەروەها ژینگەوە شان بەشانی قوتابخانە تایبەتەکانە.
ئەمە جێگەی شانازیە بە پێکەوە ببینین. قوتابخانەیەکی ناحکومی تایبەت نییە، بەڵکو قوتابخانەی یەکێک لە گوندەکانی سنووری سید سادقە، قوتابخانەی شەم کە بەهۆی ماندوونەناسی ستافی قوتابخانەکە و گرنگی زۆری بە پەروەردە و ژینگەی قوتابخانە بۆتە جێگای دڵخۆشی قوتابیان و خێزانی قوتابیانی قوتابخانەکە. من کە هاتمەوە ئێرە هیچ کوردی نەئەزانیم بەڕاستی تەلەبەیەک بووم کە لە مەکتەبەکانی تر زۆر ئەتوانیم بخوێنم چونکە بۆم ناکرا، بەڵام کە هاتمەوە ئێرە لە پۆلی دووە مامۆستەکانی ئێرە بەڕاستی بە شێوەیەکی وەک مامۆسە نەوەک خوشک و برا یارمەتی ئێمەیاندا. پێشکەوتنی مناڵی من لە مەکتەبە زێتر بوو، من خەلکێرەنیم، من کوردی باکوورم، بەس مناڵی من براغمێک و هیچ نەدەزانین لە مەکتەبە پێشکەوتنێکی زۆر بە زۆر فەرقی کردووە. ئێستا وەک خەلکێ ئێرە خۆیان ئەبینن، خۆیان و خەلکێ ئێرە ئەناسن وەک سەراوی. دار و درەختێکی پڕبەرهەم لەم قوتابخانەیە چێنراونەوە، مامۆستا و بەڕێوەبەر و کارمەندانی دیکە وەک یەک خزمەت بەم باخە دەکەن. بەرهەمی ئەم ساڵیان کتێبخانەیەکە بۆ قوتابخانەکەیان کە سەدان کتێبی جۆرا و جۆر لەخۆ دەگرێت. میگیمانداوە ژینگەی قوتابخانەکەمان کە دەرۆی جەمالێتەوە جەمالەتی پێبەخشون لە ڕووی تەندروستی و ئاوهای پاکی پێبەخشون و لە ڕووی داهاتیشەوە داهاتێکی باشی بەخشون. داهاتی ژینگەی قوتابخانەکەشمان بەشێکی ماخسووسە خزمەتی ئەم کتێبخانە کە لە یەکی ساڵی 2022 لەگەڵ مامۆستەکانی خۆیان بەرنامەمان بۆ داناوە لە دروستکردنی ڕەفە و کۆکردنەوەی کتێب لە دۆستان و لە هاوڕێیان و لە ڕۆشنبیرانی سنووری تێسایق و دەرەوە تێسایقیش. ڕوبەری سەوزایی لەم قوتابخانەیە لە سەدا 75 و چەندین درەختی جۆرا و جۆر چێنراون کە زۆرینەیان بەرهەمدارن و لە داهاتی بەروبوومەکانیان پێداویستی قوتابخانەی پێدەکڕن. بە جۆرێک وای لێ هاتووە ئەم قوتابخانەیە لە ڕووی پەروەردە و فەرەهەمکردنی سەرجەم پێداویستیەکانی فێربوون و ژینگەوە شان بەشانی قوتابخانە تایبەتەکان بێت و ببێتە جێگای سەرنجی پەروەردەی شارەکانی دیکەش. قوتابخانەی شەم لەگەڵ ئەوەی لە ناوگوندە و ژمارەی خوێندکارەکانی لە پەنجەی دەستێ ناپەڕێت، بەڵام بەهۆی هەوڵ و ماندووبوونی ستافی قوتابخانەکەەوە بۆتە جێگای سەرنجی قوتابخانەکانی دیکە. بەکردنەوەی ئەم کتێبخانەیە جوانێکی دیکە بە قوتابخانەی شەم بەخشرا کە لە داهاتی بەروبوومی نێو قوتابخانەکە بوو. ئەڤین عەتا، کوردستان 24 گوندی سەرای سوحاناغا. بابەتەکە تا چەندە لێ قوڵ ببینەوە لە دروستکردنی قوتابخانەیەکی لەم شێوەیە کە بە دار و درەختەکەی جگەرەوەی کە ژینگەیان پاراستۆ و ژینگە جوان ئەکەن بەرهەمیشی هەیە دارەکان و بۆ تا هۆی ئەوەی کە داهاتێکیان دەست بخرێت و هەیان بێت و بتوانن لە ڕێگە و داهاتەشەوە کەم و کوڕەکانی ئەو قوتابخانەیە دابین بکەن. جا ئەمە بۆ خۆی زۆر گرنگە و ئەمڕۆژ ئەگەر تاوشەری بتوانین ئێمە میوانێکیشمانە بێت سەبارەت بە زیادکردنی ڕێژەی سەوزایی، بەڵام تاوەکو ئێستا من میوانەکەم ئامادە ئەبێت باس لە بەرهەمی بخور و بنێشتان بۆ ئەەکەم ئەویش لە یەمەن. جا بەرهەمی بخور و بنێشت لە کۆنەوە لە کولتوری شارستانەتی یەمەنیەکان هەبووە وەکو کاڵایکی بازرگانیش سریان کردووە و تاوەکو ئێستاش هەر بەردەوام و بە سەرچاوێکی گرنگی ئابووری ئەو وڵاتە دایانێن و چارەسەری تەندروستیش یەکێکە وەکو چارەسەری تەندروستیش سوودی لێوەرەگرن یەکێکی دیکە لە ئەو کارانی کە ئەتوانن بەم بخور و بنێشتە بیکەن. بەڵام ئەوەی کە بۆتە هۆی کێشە چەند ساڵێکە بازاڕی ئەم جۆرە بازرگانیە کەم بۆتە و سست بۆتەوە. پێکەوە بینەرەبی. على هذا الرصيف في إحدى أسواق لسر في جادەی دو بازارەکە تەعزێدا سامی کو بازرگانێکی یەمەنیە بە نیشتی دفرۆشە دگەل کارێ خۆی سەرەکی کو فرۆتنا جانتانە هەیە بکارە پێتڤیەن ژیارە خۆی ڕۆژانە مسۆگەر بکەت. سامی وی بنیشتی لە فرۆشگاهان بکۆم دکرە و لەوێ دەرێ بکت دفرۆشە کڕیاران. بكميات مجزأة. اشتغل باللبنان 4 سنين دەمێ 4 ساڵانە ئەس بنیشتان دەفرۆشم هەر قالێکێکی بە 500 ریالان دوانجی بە 1000 ریالان کۆ دبە دۆلارێک هەند جاران خواست لەسەر vê بەرهەمی زێدە دبە هەند جاران جی کێمە.
من المحميات الطبيعية في الأراضي ئەvە ئێکە ji navçeyên siruştiyên parêzraw ku dikeve rojhilata Yemenê û hevsnûre digel mîrnişîna Umanê. Li vê derê derêxistina benîştî di nava liqêndaran diînin der piştî dihête şeqkirin. Paşî jî dihêne veguhastin bû nava bazarê navxwe û dervey welatî. Çendîn corên benîşta hene. Ji wan jî benîştê siruştiyek û bû nexweşiyên weka ku endamên demarî û bergiriye û herskirina xwarinê bikar diînin. Corên dî yên benîştê jî weka buxîr bû bihêmfirehiyê bikar diînin. Ciyawaziya van buxîran gorey corê darê û wî cihê lê dihête komkirin bi diyar dikevî. التي تتواجد فيها أشجاره. المنتجع المحلي للبان الذكر معك المر. ji berhemên navxwe çendîn corên benîşta hene. Ji wan jî Nêr û Mîr û Sebîr û Demir axeweyîn. Ku ji navçeyên Soqatra û Hezremaut her wesa mehrej dihên komkirin. يا حضرموت ايوه يجيب برضو المهره. شكل اللبان Benîşt dikevin da weka samaneke stratejî bû gelên Başûrê Erebistanê dihat nasîn. Di nav wan da jî Yemenî bûn. Ku destpêka Zaynî û serdemê mîrnişîna Meîn û Hezremaut ev bazirganiye dest pê kiriye. مثلت هذه الحبات اللبنية ثروة اقتصادية. Ev benîşte dikevin da weka samanekî aboriyê zengîn bû bû Yemeniyan. Her wisa weka bixîr di nava bazirganiya cîhanî da cihxwe kirbû. Lê ji ber gorîna xasta nêvdewletî û şikista Yemeniyan di parastin û perwerdekirina serwet û samanê xwe pêgehê bazirganiyê vî berhemî nizmî bi xwe vedîtiye. وتخلف اليمنيين عن رعاية وحماية ثروتهم. أيمن قائد كردستان باستشوار من محافظة تعز جنوب غرب اليمن. کۆتایی بە پرۆگرامی ئەمڕۆمانە هێنین بەڵام پێشێکە من بەجێتان بێڵم و ماڵەوایتان لێ بکەم ئەوەندە دەڵێم کە پرۆگراممان وا بڕیار بوو کە ئێمە میوانێکمان هەبێت سەبارەت بۆ هەڵمەتەی کە وەزارەتی کشت و کاڵ هەیەی بە چاندنی نەمام بەڵام ئێمە نەمانتوانی میوانەکەمان وەربگرین بەهۆی چەند کێشەیەک لە دەنگ یاخود تەکنیک هەبوو بۆیە داوای لێبوردن لە ئێوە ئاکەین بەڵام زانیاریەکان هەر بە ئێوە ئەگات لەسەری کاتژمێر 9 هاوکارانم زانیاری زیاترتان سەبارەت بەو هەڵمەتە پێدەن من سوپاستان دەکەم کە لەگەڵمان بوون بەخواتان ئەسپێرم ماڵتانەوە.